پاش ئەو کاردانەوانی کە هەبووە من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم ڕێباشوانی چاودێری سیاسی لە کەرکووک و لەگەڵم دەبێت سەبات بۆی کە کێ لە پشتی ئەم هێرشانەوەیە ئامان گیان لە هێرشەکان چییە هەڵی بەرپرسانی هەرێمی کوردستان لەکوێدا ئەگەر هەیەوە تا چەند توانی بیانەکە یەکدەنگی هەبێت لە ناوخۆ و ئەو سەرنجانەیە کە هەیە وەک ڕەخنە لە بەرپرسانی هەرێم کە کێن ئەوانی سوودمەندی دۆسەی نەوت و مەلەفی نەوت و غاز بوون لە هەرێمی کوردستان وەلاگەری هەر گرفتێک چێن کە بەرگری دەکەن من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم کاک ڕێبار بابەوە دەست پێ بکەم پێت وایە کە ئەوەی لە پشتی ئەم هێرشانەوەیە کێیە کە ئەم هێرشانە ئەنجام دەدات قسە زۆر کرا گومانی زۆر هەبوو زانیاری زۆریش بڵاو کراوەتەوە لەسەری بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆ جەنابێت سڵاوڕێزم هەیە بۆ بینەرانی NRT بەڕێز عزیزی سەبارەت بە بابەتەکە تەوەرەکەت بەڕاستی من پێم خۆشە سەرەتا معلوماتێک بۆ جەنابتان ڕاستکەمەوە ئەو هێزەی کە هاتبوون تەنها جلی و ئەسلیحەی سەربازی عراقیان پێ بووە لە ڕاستیدا ئەمانە گروپێکی سەر بە حەشدی شعبین پێم خۆش نییە من لێرەوە ناوەکەی بڵم لەبەر بۆ منە ئەمنی قەومی ڕەنگە هەندێک لایەنە زیاتر ئەمریکان پێیان خۆش نەبێ من ئەو شتە بڵم ڕەنگە ئەوانش بزانن بەڵام بابەتەکە بابەتێکی سێ چوار ڕەهەندی لە پشتە بەحەقەت تەنها بابەتی ئابووری نیە یان بەلایانی بڵێن نەوت یەکەم ئەم بابەتە پەیوەندی بە تەشکیلکردنی حکوومەتی داهاتووی عێراقەوەیە ئەمە یەک لەبەرەوەی نەما هەومان نەزانین لە ماوەی داهاتوو ڕابردوو عەفەن لایەنە کوردەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لێک نزیکردنەوە هەبوو لە بەینیاندا ئەو کۆبوونەوانی کە لە سەرۆکایەتی هەرێم کراوە و ئەو کۆبوونەوانی کە ئەنجام درراوە لە ڕابردوو دەرخەری ئەوەن کەوە یەکێتی و پارتی تا حەدێک لە یەکتری نزیک بوونەتەوە ئەمەش هەموو کاتێک هەر کاتێک نەماڵی کورد هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستان کە یەکگرتوو بوون هەموو دژەکانی کورد و نارەکانی کورد بە دژمنی خۆیان دەزانێت پێیان وایە یەکگرتنی کورد هێڵی سوورە بۆ ئەوان بەداخەوە کە هێز و لایەنە سیاسیەکان بەدەر لە هەندێک حزبی ئۆپۆزیسیۆن لەو ڕاستیە ناگەن بۆ ئێمە لێرەوە پێت دەڵێم ئەم بابەتە تەنها بابەتی نەوت نییە و ئەم بابەتە پەیوەندی بە هەژمونی وڵاتانی ئیقلیمیەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەمومان باش ئەزانین چەند وڵاتێک هەیە لەوانە عێراق کەوتۆتە ژێر کاریگەری و هەژمونی چەند وڵاتێکی ئیقلیمی و نێودەوڵەتی بە تایبەتیش عێراق لەژێر هەژمونی ئێراندا چەندین ساڵە دەناڵێنێ ئەم گروپانی کە ئێستاش لە عێراقن و چەک بەدەستن و کولفەیەکی یەکجار خەیاڵی کاکڕێوەرانە بە پێی ئەو زانیارانی کە لە راپۆرتەکەی ئێمە هەبوو ینی بەشێک لەو زانیارانە یەکێک لەلایەن دەستگایەکەوە یان ڕێکخراوێکەوە بەشێک لە هێرشەکان ڕێکخراوە کە لە تورکیا نزیکە مەبەستم لەوەیە کە هەم تورکیا و ئێران ڕۆڵیان هەیە لە نێو ئەو ململانی کە لە نێو عێراقەیە و ئەوان بۆ دەیانەوێت ئەم ململانەیە قوڵترکەنەوە سوودمەندی یان لە چیدا سوودمەند دەبن کە ئاوا دەکەن سێکە کاکچیان با من شتێک بڵم ئەگەر بێت و غاز و نەوتی هەرێمی کوردستان هەمومان ئەزانین سەرچاوی ڕۆیشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان تورکیایە باشە پێم وانییە تورکیا بیەوێک یعنی تورکیا پێم وایە وڵاتێکی زلهێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا کاریگەری هەیە لەسەر کاروباری نێودەوڵەتیش پێم وانییە لە بەرژەوەندەکانی خۆی بدا بێ لە تورکیاوە هێز بنێرێ و گروپ بنێرێ لێرە زەخت لە حکوومەتی هەرێم بکاویان لە هێرش بکاتە سەر کەلگەیەکی نەوتویان غاس مەشتێکی مەحاڵە ئەمە پەردەپۆشکردنی هەژمونی ئێرانە نایانەوێ بەڕاستەوە خۆ بڵێن بەڵێ ئێران بە ئێمە گوتووە گروپێک لە گروپەکانی ئێمە شتیان کردووە تورکیا پێ تۆمەتبار دەکەن ئەجنا لە ڕاستیدا شتەوانیە هەمومان دەزانین باشە ئەو سوودمەندی یەکەم تورکیا لە بردننی غاز و نەوتی هەرێمی کوردستان و سوودمەندترش بۆ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە کاک ڕێوار پێشتر کە مەلەفی نەوت سەرنجی زۆر لەسەر بوو دواتر کە باسی دۆسی غاز کرا لە ڕێگەی دادگای باڵای فیدراڵیەوە دەزانی کە بە ئەم بابەتە جوڵێنراوە بە ناسایی ناوبرا مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم دۆسیانە بۆچی وا بووە ینی بۆچی شەفاف نەبووە لانی کەم جۆرێک لە یەکدەنگی هەڵوێستی لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم نێهێناوە وانە؟ بەڵێ سێرەتا کاکچیا بەڵێ من پێم خۆشە بەڕاشکاوانە هەندێک شتەیە باسی بکەین هەمومان ئەزانین واقعی هەرێمی کوردستان چییە باشە یعنی هەتا ماوەکانی ڕابردوو ماوەکان زۆرش لە مێژ نییە ئێمە باسی بکەین
تەنانەت شەخص هەبووە خاوەنی کێڵگەی نەوتی بووە ڕەنگە ئێستاش هەبێ باشە ئەم هۆکارانە یەکێک بووە لەوەی کەوا نەوت شەفاف نەبێت لە هەرێمی کوردستان و ئەوەی کە زیانمەند بوو ئەوەی کەوا سودمەند نەبووە لە نەوت و لە غازی هەرێمی کوردستان تەنها هاوڵاتیان بوون با پێت بڵێم ئەوەی کە ئێستاش هەیە یعنی تۆ لە زاخۆ تا دەگاتە خانەقین ئێمە هەمومان دەزانین بە کەرکووکشەوە کە ئێستا من لە کەرکووکەوە لەگەڵ جەنابەت قسە دەکەم ژێر پێمان نەوتە پڕە لە نەوت و لە غازی سروشتی باشە چی معقولە یعنی بێ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لتری نەوت بنزین بکرێ بە 1400 دینار 1300 دینار یان 1000 دینار یان 800 دینار یعنی من پێم وایە بەحقەت هیچیان نەهێشتەوە بۆ کەرامەتی تاکی کورد ئەمە لەلایەن هەردوو بە هەموو پێوەرێک یعنی حکومەتی هەرێم پێم وایە سەرکەوتوو نەبووە لە ئیدارەدانی دۆسەی نەوت و غاز بەڵام لەگەڵ ئەوەی کە چەند تێبینیەکشمان هەیە ئەمە وەکو هاوڵاتی لە کەرکووک یان بڵێن لە کوردستان ئێمەش وەکو هاوڵاتی کوردستان حسابین نەیاران پێیان خۆش بەیان پێیان خۆش نەبێت کەرکووک بەشێکە لە دانەبراوە لە کوردستان بەڵام ئێمە هەڵەی زۆر گەورەمان کردووە کاک چیا یەک ئەبوایە سەرەتا پێش ئەوەی ئێمە باسی دەرهێنانی نەوت و بە بازارکردنی نەوتمان بکردوایە ئەبایە نهێڵین تاکە شخصێک یان سەرکردەیەک یان بەرپرسێک ببێتە خاوەنی دۆسیەی نەوت تەنها شخصێک مەبەستم بەرپرسەکانە ئەندامانی مەکتەبی سیاسی لایەنەکان و سەرکردایەتی و حیزبانە بەحقەت یعنی ڕەنگە ئێستاش هەبێت کە من لەگەڵ جەنابەت قسە دەکەم بەرپرسێ خاوەنی کێڵگەی نەوتیە ئەمە لە کوێی دنیاە هەیە هاوڵاتیەکانش دەبێت نەوتیانێ لە ماڵەوە وڵات تەحەدا دەکەم ئێستا لە کوردستان کەم ماڵ هەیە خاوەنی 100 لتر بنەوت بن لە ماڵێ بەڵام بەرپرسەیە بە ملیۆنان دۆلار باش داهاتی مانگانەیەتی من بۆی لە دۆستەکە دوور نەکەمەوە پرسیارم دەبێت سەبارەت بە لە ماوەڕا بردوودان ژێر زەمینەکان پڕی پارەیە پرسیارم دەبێت لەسەرەوە بەڵام ینی ئەوەی کە لەم چەند ڕۆژەیە چەند جارێک یێرشکراوە و لە دوو زۆنەکەشەوەیان یێرشکراوە ینی بۆ ئەم ناوچانە کراونەتە ئامانج دەڵێ کاکچیا با من پێ بڵێم من ئەگە هەڵە نەبم ئەمە جاری چواردەهێمە یان پانزەهێمە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان بۆ من بەڕاستی لێرە من جێ سەر سوورمانە بابەتێک دەوروژێنم تا ئێستا من ڕەنگە میدیاکان بابەتیان لەسەر نەنووسیبێ یان شتیان لەسەر نەنووسیبێ یەک ئێمە لە هەموو بەیاننامەی حکومەتی عێراق و حکومەتی هەرێم جۆبیز دەبین دەڵێن هێزە لە یاسا دەرچووەکان باشە ئەگەر هێزەکان لە یاسا دەرچوونە بۆچی حکومەت بەرپرسیان ناداتەوە بۆچی حکومەتی هەرێم وڵامیان ناداتەوە یعنی مەسەلێک عربی هەیە ئەڵێ السن بالسن واليد باليد والعين بالعين من هەتا ئێستا شتم لە حکومەتی هەرێم نەبینەوە تەنها بەیاننامە دەبینم کاکە ئەگە هێزەکان لە یاسا دەرچوونە ئێمە هێزی نیزامیمان هەیە توانین بەرپرسیان بدەینەوە بە هەمان شێوە پێم وانێ بەیاننامە و وەڵامی میدیاکان هیچ شتێک لە بارودۆخە بگەڕێ یعنی تەمەن بینیمان لە هەولێر خەڵکی شەهید کرد زەرور زیانی زۆری بە خەڵکیان هەمان ئەم گروپانان کە لەلایەن لە ژێر هەژمون و تەمویل دەکرێن لەلایەن حکومەتانی ئیقلیمی ئەم وڵاتانی ناوچەکە بەحقەت ئەمە پێم سەیرە ینی بە بەیاننامەیەک بە شتێک یعنی بەڕاستی وازەح نییە تا ئێستا کە حکومەتی هەرێم سیاسەتی بەرامبەر ئەم گروپە لە یاسا دەرچوانە بە قەولی خۆیان دەڵێن چی حکومەتی عێراقش کە دەڵێن لە یاسا دەرچوونە یعنی ئەمە پێویست بە بەیاننامە ناکە هێزێکی نایاسایی هاتووە هێرش دەکاتە سەر وڵاتەکەت مەفروزە تۆ هێزت هەیە هێزی پێشمەرگەت هەیە وڵامی دەدەمەوە من قەنەعەت دەکەم ئەگەر هێزی پێشمەرگە وڵامیان بداتەوە یعنی پێم وایە کۆتا جاریان دەبێ هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان بەڵام بەداخۆ من ئەو شتەم نەبینیوە لەم ماوەیەش بەس هاوڵاتیان و خەڵکی فەقیر و هەژار قوربەسەر دەربەدەر و ماڵوێران دەبن و خەڵکی فەقیر و هەژار دەبنە قوربانی بەداخەوە باش نازانم تا چەند ئێوە سەرنجتان داوە لەو کاتەوەی کە ئەم کێشانە دروست بووە من زۆر جار سەرنجی بەشێکی زۆری هاوڵاتی موابینیوە کە دەڵێت ئەوانەی کە سوودمەند بوون با بچن بەرگەی بکەن بەرپرس و مەسئولەکانی پارتی وێکێتی بچن بەرگەی بکەن کوڕەکانیان ئەوانەی کە سوودمەندی سەرەکی ئەم دۆسییانن کچە مۆدێلەکان ئاوا خەڵق ساکە لەسەر ئەم دۆسیەکە ئەوانەی کە بەرگری با ئەوانە بن چونکە هاوڵاتی سوودمەند نەبوو لە دۆسیی نەوت و غاز بۆ ئێمە گەشتینە ئێرە چونکە ئەمە بابەتێکی مەترسیدارە ینی بەڵی هاوڵاتی گەشت بێتە ئەم ئاستە بەڵێ هەست ینی بە هەستەکەی بەرپرسانی ئەم وڵاتە ئەسڵەن هەر ئاگیان لە قسەی خەڵکی نییەوە نییە بەداخەوە قسەکەی تۆ تەواوە ڕاستە لەم وڵاتی وای لە هاتووە ئینتیمان نەمێنێ تەنانەت نەک لە ناو هاوڵاتیانە لە ناو هێزەکانی پێشمەرگە لە ناو کادیرانی لایەنە سیاسیەکان کە پێشتر خەڵک هەبووە ئامادە بووە سنگی خۆی بداتە بەرگولە لە پێناوخاک و نیشتیمان بەڵام پێشتر ئەوانەی کە سنگیان داوەتە بەرگولە و شەهید و قوربانیان داوە بۆ وڵاتە
ئێستا لە چینی تەبقەی خوارەوەی ڕێڵی هەژاری لەم کۆمەڵگایەدا بەداخەوە. بەڵام من پێم وانە ئەم وڵاتە وڵاتی ئەو بەرپرسە دزانە نییە لەگەڵ ڕێزم بۆ باشەکانیان، وڵاتی گەندەڵ و دز و مافیا نییە. ئێمە هەر کەسێک لە لای خۆیەوە، هەر کەسێک لە ماڵی خۆی، هەر کەسێک لە شوێنی خۆی خاوەنی ئەم کوردستانەیە، خاوەنی بز بە بستی خاچی کوردستانین. باشە ناشکرێ ئێمە لە پێناو دزی و گەندەڵی هەندێک بەرپرسی نابەرپرس ئێمە ئینتیمامان بۆ وڵات نەمێنێ. ڕەنگە ئێستا لە کەناڵەکەی جەناب تۆ قسە دەکەم، زۆر کەس لەم لایفا ڕەنگە پێی سیر بێ من بڵێم نابێ ئینتیمامان بۆ وڵات نەبێ. من لەگەڵیم بەڵێ کەم و کوڕی هەیە، تێبینی زۆرمان هەیە لەسەر حکومڕانی خۆمان و وڵاتش بێ کەم و کوڕی نابێ. بەڵام بەڕاستی کەم و کوڕەکان ینی بەڵام باڵاتیە پرسێ پارەی نەوتەکە چێتەکوێ بڵێن دۆسەی نەوەتی بۆچی شەفاف نییە؟ ئەو داتی کە هی نەوتە بۆکو حکوومەتی عراقی ناگەڕێتەوە، بۆچی حکوومەتی عراقی 7 ملیارد دلار پارەی خەوتوی هەیە و ڕەنگە تا کۆتایی ساڵ بچێتە 90 ملیارد دلار تۆ 31 بۆ 33 ملیارد دلار قەرزاری. یعنی هاوڵاتی مافی خۆەتی کە ئەمە بە بەرپرسانی هەرێمی کوردستان بڵێ 100 جار پرسراوە بەرپرسانی هەرێم وەڵام نادەنەوە. ینی هاوڵاتیەقی خۆەتی کە ئەمانە بڵێ تۆ لە دۆسەیەکدا ئەم شەڕەت ڕوبەڕووی هەرێمی کوردستان کردوتەوە دەستت بەتاڵە و قەرزت دێناوەتە سەر هاوڵاتیەکانت. من لەگەڵتم کاکتیا، بەڵام ئەوەکو ئێستا عەرزی جەنابتم کرد ئەم وڵاتە وڵاتی چەند بەرپرسێک نییە. ئەم وڵاتە لە دێر زەمانەوە بە خوێنی میلیۆنان شەهیدی ئەوە قسەی هاوڵاتی پرسیاری هاوڵاتی هاتووە کاک ڕێبوار. بەڵێ ڕاستە، بەڵێ قسەکە تەواوە، بەڵێ چەند کەسێک نەک چەند کەسێک ئەتوانم بڵێن بە پەنجەی هەردوو دەست ناگاتە پەنجەی هەردوو دەستم کە لێ مستەفیدن. بەڵام حکومەت لێرە کەم تەرخەمە لە کۆکردنەوەی داهات. یعنی ئێمە بینیمان لە سلێمانی چی ڕوویدا لە ماوەی ڕابردوو. معقول نییە لە چۆی دنیای معقولە هاوڵاتیەک 30 ساڵ 35 ساڵ خزمەتی وڵات و خاک و نیشتیمانی خۆی بکە لە سڕەی وەرگرتنی موچەدا گیان لە دەست بدە. ئەمە کارەساتە بە حەقەت پێت بڵێم لە حکومڕانی کوردیدا هەیە. بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر فۆکسی کرد بێتە سەر هەندێک پرۆژە و هەندێک خزمەت گوزاری، بەڵام ژیانی ناوماڵی خەڵکی کوردستان بەڕاستی لە کارەسات بارە. یعنی ئێمە دەبینین ڕۆژانە خەڵک لەبینین لە تیڤەکانەوە بەداخەوە دەڵێم بۆ نانێک هاوار دەکا. مزگەوت هەیە دروست کراوە بای 5-6 میلیۆن دلارە کەچی هاوڵاتی تێدا نزای یەک نان دەکا. کاکە مزگەوت دروست مەکەن بای 6 میلیۆن دلار لە بریەوەی زەریبە لە خەڵک وەرناگرن، ئەو 6 میلیۆن دلارە وەرگرین وەکو زەکات بیدەن بە هاوڵاتی هەتاکەی نانی نەبێ، ئاوی نەبێ، کارەبای نەبێ، بەنزینی نەبێ، غازی نەبێ، کرێچی بێ. حقیقت ینی هەیە هاوڵاتی هەیە 30 ساڵ 35 ساڵە خزمەتی کردن لەم شارە، هەتا ئێستا کرێچیە کاکە، کرێچی ماڵە عەرەبە. ئەمە لە شوێی دنیای هەیە، بەس لێرە بینیمان ئێمە. باشە پێت وایە ئەم شارانە تا کوێ بەردەوامە بێت؟ بەردەوامە بێت دووبارە دەبێتەوە یان ئەو ڕێکارانەی کە باس کراوە ڕێگری دەکات جارێکی تر دووبارە بێتەوە؟ کام ڕێکار کاکچیا؟ بۆ ڕێگری لەو هێرشانی کە کراوەتە سەر ئەو کۆرمۆر و کێلگەکانی دیکە. بەڵێ کاکچیا، من لێرەوە پەیامێک دەنێرم ئەگەر ئیجازەم بدەیت، پەیامێک دەنێرم بۆ هەموو هێزولایەنە سیاسەکانی کوردستان بە برادرانی ئۆپۆزیسیۆنەوە. هەروەکو ئێستاش عەرزی جەناب و بنێرانم کرد ئەم وڵاتە بەتەنها وڵاتی هەندێک خەڵکی گەندەڵ نییە، وڵاتی ئۆپۆزیسیۆنە، وڵاتی ئەو کەسانەیەکەوە خەمخۆری وڵاتن، وڵاتی ئەو کەسانێک کە خاک و نیشتیمانیان خۆش دەوێ، وڵاتی ئەو کەسانێکەوە ماندوو بوونەتەیدا. بەڵام لێرە پەیامێکم هەیە داوا لە هەموو هێزولایەنە سیاسەکان دەکەم، من وەکو چاودێرێکی سیاسی پێم خۆشە ئەم شتم لێ قبوڵ بکەن. بەیاننامەیەکی گشتگیر، وەڵامدانەوەیەکی گشتگیر لە هەرێمی کوردستان ئەمەیەک پێم وایە کۆتایی بەو هێرشانە بێنێ بیدەنە حکومەتی عراقی. دوو، ئەگەر حکومەتی هەرێم بیەوێ ئەم بابەتانە کۆتایی پێبێ ئەبێ سەرەتای بیر لەوە بکاتەوە. ئەگەر ئەو هێزانە لە یاسا دەرچوون ئەبێ بەیان یاسایی ڕوبەڕوویان ببێتەوە. ئەگەر هێزێکی یاساین ئەوە حکومەتی عراقی دیعای دیموکراسیەت دەکات، هەرچەندە لە عراق دیموکراسیەت لەدایک نەبووە. بەڵام لێرە چێ مستەفیدە و چێ بەڕاستی کەوتۆتە بەرداشی ئەم هێرشانە؟ تەنها هاوڵاتی فەقیرە. بۆیە من پەیامم هەیە بۆ لایەنە سیاسەکان هیوادارم پەیامێکی گشتگیر بە ئەم جارە بێکەوە ئۆپۆزیسیۆن حکومەت بێکەوە پەیامێک بدەنە هێزولایەنە سیاسەکانی عراق. بەڵێ سوپاس بۆ ڕێبوار شوانی چاودێری سیاسی لە کەرکووک و سوپاس بۆ بەشداری لەگەڵمان. بەردەوامین.